بەخێرهاتنی تەلەڤیزیۆنی پەروەردەیی دەکەم. ئێمە وەکو قوتابخانەی نەیڤانی بنەڕەتی تێکەڵاو هەستاین بەکردنەوەی پێشانگای ساڵانەی دەستکرد لەگەڵ وێنە کێشان شێوەکاری. لەوانە تابلۆکان و شێوەکان، قوتابی ڕۆنیاس، کارە دەستیەکانیش قوتابی دیمە. ئەوە پێنجەمین ساڵە ئەو پێشانگامان کردەوە و سێمین ساڵیشە فیستیڤاڵی دەکەینەوە لە قوتابخانەی. کارەکانشمان پێکاتەوە لە کاری دەستی، لەوانە سووفە، کاری سیرامیکە، ئەلوان زەیتیە، ئەلوان مائیە، ڕسمی تکەیە، یعنی ئەلوان ماجیک و ئەو شتانەمانەیە. ئەوەش بە سبغی نینۆکی دروستمان کردیە. بەشداریم کردیە لە پێشانگای شێوەکاری و ئەوە دەیەمی ساڵمە بەشداری دەکەم لەم پێشانگایە بەکاری دەستی قوتابیەکانی مەڵای جەزیری 6 قوتابی مینایە و کارەکانمان هەموو کاری دەستی قوتابیە و بەخۆیان دروستان کردیە. زۆر شتمان کردیە لە کاری دەستی کە سوودی هەیە لۆ منداڵان و بە دارمان کردیە بە ئەلوانی، بە نەقشی، بە تینی سناعیمان کردی. ئەو شتانە شتەکان زۆری بەسیتە، بەس یعنی لەو تەڵەبان شتەکان زۆر باشە. کاری دەستیشمان کردی ئەوانە هەموو بە سمعی لێماندایە و زۆر شتی فلۆکلۆریمان کردیە، ئەوانەمان کردیە لۆ ڕەمەزانی جوانە ئەو شتانە. ئەوەش بە داری ئەوەمان کردیە، داری ئەددانی بەێ و وێنەکانیش هەموو قوتابی کێشایەتیان بە ئەلوانی، بە پاستیلی، بە تینی سناعی، بە کاغەزی ڕەنگا و ڕەنگیش دروستمان کردیە. من هەستم بەم کارەمەوە کڵاوێکم دروست کردووە وەکو دەیبینن ئێستا کە من لەگەڵ چەندین هاوکار دروستم کردووە، بە هاوکاری مامۆستاکەم سید بەهرین دروستم کردووە لەگەڵ چەندین هاوڕێی ترم وەکو ئەوانە. زۆر سوپاس. وێنە و شتێکی جوانمان دروست کردووە کە لە قوتابخانەی مەلای جەزیری یەکەمی ساڵمە کە بەشداری ئێرە بکەم. شتی زۆر جوانمان دروست کردووە، کاری دەستی، وێنە، دەستبەند و ئانەمان زۆر جوان دروست کردیە. هیوادارم بەدڵتان. سەرەتا بەخێرهاتنی تەلەڤیزیۆنی پەروەردەیی دەکەین. بەڕاستی ئەمە چەندین ساڵە بەشداری لە پێشانگای ئەم قوتابخانەکان دەکەین و ئێمە لەم پێشانگایە بەشداریمان کردووە بە کاری دەستی و هەروەها بە کاری تابلۆ کە لەلایەن قوتابیانەوە کێشراوە و زۆر قوتابیان پێ دڵخۆش دەبن. بەردەوام ئەم پێشانگانە دەبتەوە هاندەرێک کە قوتابی زیاتر بەهرەکانی تێدا بەدیار دەکەوی و کارەکانیشمان پێکاتوە لە کاری دەستی لەلایەن قوتابیانەوە کراوە و هەروەها ئەم تابلۆیانە کە بەڕاستی قوتابی بەهرەدارمان هەیە. من قوتابیەکەم چەند ساڵێکە کە بەشداریم کردووە لەم قوتابخانەیە، لەم پێشانگایە بەشداریم کردووە و چەند ساڵێک یەکەم بووینە و ئەم ساڵیش بەشداریم کردووە و لە چەندین بە کاری دەستی و بەڕسم بەشداریم کردو کە لەلایەن خۆمەوە دروستکراون. ئەمانە کە زۆر سوپاس بۆ پەروەردەی تەلەڤیزیۆنی پەروەردەی. ئێمە ئەوڕۆ بەشدار بووین لەم ساڵاتچە و لەگەڵ قوتابیان بەشدار بووین و لە چەند کارێکدا بەشداریمان کرد. ئەویش نەشرەیە کە ڕسممان تێدا کردووە، ڕسمەکانیش ئاماژە بە قوتابخانە و منداڵ و مافەکانی منداڵ و زیانەکانی مۆبایل و بەو شتانە کردووە و کاری دەستیش زۆر بەشداریمان کردووە کە ئەو کارانەش کە قوتابیان خۆیان لەو ماوەیە کە دە ڕۆژە ئێمە ئاگادارکراین ئەو کارانە ئەنجامیان داوە. زیاتر لە کارتۆن مقەبا و دار دروستکراوە لەگەڵ سووف، گواتە هەم قوتابی کچمان هەیە هەم قوتابی کوڕمان هەیە بەشداری تێدا کردیا. ئەمڕۆژ کارەکانمان عرض کردووە، ئەوە دەتوانین دوای ڕسمی بگرن و بیبیزن. وەڵا ئەوە 2 ساڵ ئەمە بەشداری دەکەین لەم پێشانگایە. قوتابخانەی شیرانە جێی دڵخۆشی هەمووانە، قوتابخانەی شیرانە جێی دڵخۆشی هەمووانە، دەی قوتابیان ڕێ بگرن دەرسی
تازە گوێ بگرن دەی قوتابیان گوێ بگرن دەرسی تازە گوێ بگرن تشکی خۆرەداتەوە ئاسۆی دەکاتەوە تشکی خۆرەداتەوە ئاسۆی دەکاتەوە. ئەمە سێمی ساڵە کە لێرە بەشداریم کردووە لە بەشی کاری دەستی و لە بەشی وێنە ڕسم. بەخێر بێن بۆ لای پێشانگاکەمان ئێمە وەکو قوتابخانەی ئاڤەندی بنەڕەتی تێکەڵاو بەشداریمان کرد لەو چالاکیە لەگەڵ قوتابی بەهرەمەند کەوا یەک لە قوتابیەکانمانە کەوا ئۆتیزمی هەیە و بەهرەمەندێکی زۆر باشە لە ڕەسمکردن و لە ژەنینی مۆسیقا دەستخۆشی لێ دەکەین و هەروە ئینشاڵڵا هیوادارین هەر سەرکەوتوو بن دەستان خۆش بۆ پەروەردە. بەشداریمان لەو چالاکی قوتابیان کردیە لە هەموو قوتابخانەکان کە بەشدارن. ئێمەش وەکو قوتابخانەکانی بەشداریمان کردووە بە چالاکیەکانمان و یەکێک لە کارە گرنگەکانمان بەشداریکردنی قوتابیەکی ئۆتیسمە کە خاوەن پێداویستی تایبەتە بە کارە جوانەکانی و بەهرەکانی بەشدارە هەروەها کارە دەست ڕەنگینەکانی قوتابیەکانیشمان هەروە بە چەند چالاکیەک و بە چەند کارەشی دەستی و وێنە هەموو بەشداری. بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم من وەکو مامۆستابانە مامۆستا لە قوتابخانەی ئەلفابێتی ناحکومی ئەمڕۆ بەشداریمان کردووە لەم کار و چالاکیەکانی کە ساڵانە لە نێوان قوتابخانەکاندا دەکرێت. ئەمڕۆ کۆمەڵێک لەوحەمان هینایە کە لەلایەن تەڵەبەکانەوە دروست کراوە بە ئەلوانی زەیتی دروست کراوە و کۆمەڵێکیش کاری دەستیمان لێرە ئامادە کردووە بۆ پیشاندانی تەواو مامۆستایان و قوتابیانی کە لێرە ئامادە. یەکەم ساڵ بە بەشداری لە پێشەنگایە بکەم. خۆشحاڵم بە هاتنتان ئێمەتان سەربەرز کرد و بە بۆنەی کاری هونەری و کاری دەستی بەشداریمان لەم پێشەنگایە کردووە. ژینگە خەڵکی ئەم کوردستانە منەوەی ئەم زێدە جوانم ڕێز لە سروشتی دەگرم زۆر بە پاکی ڕای دەگرم پاشماوە و خاشاک و خۆڵ ڕادەماڵم گورج و گۆڵ گرنگە نزیک و دوور گشت ڕۆژما بێ سنوور گرنگە نزیک و دوور گشت ماڵما بێ سنوور دار و دەوانی جوانی سەرچاوەی ئاویکانی لە خزمەتی مندایە هەرگیز کۆتایی نایە هەڵاوی هاوێن هەڵدەمژم ئاوی سازگار ئەنۆشم لەش ساغوتان دروست بم لە داهاتوو بەسوود بم لەش ساغوتان دروست بم لە داهاتوو بەسوود بم. بەشداری پێشانگامان کردووە ساڵانەش بەشداری دەکەین ئەمن و مامۆستا سەروین ئیسماعیل بابەتەکانیشمان زیاتر وێنە کێشان و کاری دەستی قوتابیانە. ئەم ساڵەش وەکو ساڵانی پێشتر و پێشتر بەشداریمان لە پێشانگای شێوەکاری قوتابخانە بنەڕەتیەکان سەر بە چاڵاکی قوتابخانەکانە کاری هونەریەکانمان بریتە لە کاری دەستیە کاری ڕسمە و کاری هونەری فەنی ڕزنی پێدەڵێن هونەری ڕزن و هەروەها ئەم ساڵە جیاوازتر بوو لە ساڵانی پێشتر کارەکانمان لەبەر ئەوە حەزم لێ بوو هونەری کۆنەکان هونەری هەفتا وەشتایەکان بە قوتابیەکان ئاشناکەمەوە وەکو ئەوەی کە کاری دەستیمان هەیە کە لە گوش و لە پەت دروست دەکرێتن و هەروەها زۆری یاری هەبووە کە لە کاتی ساڵانی هەفتا وەشتایەکان ئێستا بەرباونی ئێستا باومان کردی و لەوەی قوتابیەکان ئاشناکەمەوە وەکو ئەوەی کە سیارەی بە تێل دروستمان کردووە و هەروەها کاری دەستی بە گوشی نایلۆن و جانتا و شتووامان دروست کردیە. زۆر سوپاستان دەکەین بە خێرن سەر چاو خوا پایدارتانکە و سوپاس. من قوتابی
قوتابی دیمە هیشام لە قوتابخانەی ماکۆکەوە بەشداریمان لە چەند چالاکیە کردووە لەوانە لە کاری دەستی و چەند تابلۆیەک. بە خێراتی کەناڵە بەڕێزەکان دەکەین من قوتابی سارەشان لە قوتابخانەی ماکۆک بەشدارین و چە هەموو ساڵێک بەشدارین بۆ پێشانگایە و وەکو تابلۆکان و وەکو کاری دەستی زۆر سپاس. ئەوە ساڵی دووەمە بەشدار دەبین لەو پێشانگە بەڵام ئەو ساڵات شتێکی جیاوازمان کردیە بڕیارماندایە کە پارەی سەرف نەکەی یعنی دووبارە بەکارهێنان یان ڕیسایکلین لێرە ئاماژەمان پێ کردیە نووسیتمان تەڵەبەش نووسیتی و وەکو کارێکی هونەری پیتەکان ڕیسایکلین ئەوجا هاندانی قوتابیان زۆر گرینگە کە لەو سەردەمەی ئەو تشتانەی کە بەکاردینی جارێکی دیکە دووبارە بەکاری بینەوە و ئیسیفادەی لێ بکەین نەبەس لە ژیانی یعنی نەبەس لە بواری هونەری بەڵام لە هەموو بوارێکی دیکەی ژیانمان شتی فڕی نەدان هەتا ژینگەمان بپارێزین لە پاشماوەی پلاستیک و شوشە و هەموو کەرستەکانی دیکەی کە زیان بەخشە و ژینگەی خوبە ژینگەی کوردستان.